کەس بۆ لای ئێمە دێ خۆشەویستە و بەخێر بێ خۆشەویستە و بەخێر بێ. ئەمانە ئەم تابلوانە هەرێکە و چیرۆکێکی واقعی لە پشتەوە بەڵام لە دوای دەستکەمانی ئەزمانگەری ماوەستایی لەوانەیان چیرۆکەکانیان تووشی بەش ئامێر بۆ ئەم مەراسیمە چەند ساتێک وەستانە بۆ ڕۆحی قوربانیانی ژن و هەروەها شەهیدی توندوتیژی نەقیب محەممەد هەروەها شەهیدانی چەند شەوی ڕابردووی سەنگەرەکانی پێشمەرگە و سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری خواردی کوردستان بفەرمون. بێگومان گرنگی نەدان و دابینکردنی مافەکانی ئافرەتان و پشتگوێخستنی داوا و ئازادی ڕەواکانی تاک بەگشتی و ئافرەتان بە تایبەتی نیشانەی پێنەگەشتووی کۆمەلگا و سیستەمی حکومڕانیە لە ڕووی دیموکراسیەوە. هەر ئەمەش وای کردووە کە وڵاتانی پێشکەوتوو هەوڵی زۆریان داوە بۆ دابینکردنی ئەم مافانە و پەیڕەوکردنی سیستەمی حکومڕانی بە شێوەیە کە ساڵانە لەسەر ئاستی وڵاتان بودجەی تایبەتی بۆ تەرخانەکرێت. بەڕێزان ئەمێ ئەو خەمەڕوو کە لە ماوەی دەمانی ڕابردوو ئەم ساڵدا 203 سکاڵای یاسایی لە نووسینگەکەمان تۆمار کراوە کە لە کۆی ئەو 203 سکاڵایە 180 تۆمەتباری لە نێو پەڕاوەکاندا هەبوو 173 تۆمەتبار دەستگیر کراوە و ئامادەی بەردەم دادگا کراوە. لە هەمان کاتدا 80 کێشە لە ڕێگەی لیژنەی ئاشتەواییمانەوە چارەسەر کراوە و گەڕاونەتەوە نێو ژیانی ئاسایی و خێزانی خۆیان. ئەمە بەدەر لەو کێشانی کە نایانەوێت سکاڵای یاسایی تۆمارکەن و بەمبەستی ئاشتەوایی و ڕاوێژی یاسایی سەردانی نووسینگەکەمانەکەن. خێزان کە یەکسانە بە پەیوەندیەکانی خێزان خۆی بۆ خۆی هەلومەرجێکە یارمەتی دەرە بۆ ئەوی توندوتیژی ممارەسە بکرێ یا بۆی ڕێگر بێ لە توندوتیژی هەردووکیان هەردوو ئەگەرەکەمان هەیە ئەکرێت لەوەی پەیوەندی خێزانیەکانەوە ئێمە ڕێگر بین لە ئەنجامدانی توندوتیژی و ڕەفتارێکی زارێکی بێ ڕێیا ڕەفتارێکی نازارێکی بێ بەرامبەر هەر ئەندامانی خێزانە لەگەڵ بنیادی خێزانە کە پەیوەندیەکانێتی ئەرکەکانی خێزانمان هەیە. لە کاتێکا کە لە ڕووی زانستی کۆمەڵاسی خێزانەوە خێزان حەڤە ئەرک ئەنجامەیان ڕۆژانە حەڤە ئەرک ئەنجامەیان بۆ ئەندامەکانی ئەگەر بێت و کەموکورتیەک قسوورێک هەبێت لەلایەن خێزانەوە بۆ ئەنجامدانی ئەرکەکانی بەرامبەر خێزان بۆشاییە دروستە بێ ئەم بۆشایە بێ بۆ هەلومەرجەی کە ئەگەر توندوتیژی بەرامبەر هەر ئەندامی لە ئەندامانی خێزان ئەنجام بدرێن. بۆ یەکە دێین لە کۆمەڵاسیە سێ بازنەمان هەیە کە سەبارەت بە توندوتیژی و خێزان باسەکەین. یەکەمیان بازنەی بنیادنانە کە بازنەی بنیادنان پێویستمان بەوەیە لە خێزانە زمانەی ئاڵوگۆڕکرا و هەبێت لە بینی ئەندامانی خێزانە. لە کاتێکە خێزان دروستە بێت دوای هاوسەرگیری تەنها ئێمە هەردوو هاوسەرەکەمان هەیە. بوونی متمانە 100% متمانەیان بەیەکە بێت لەگەڵ بوونی چالاکی هاوبەش ئەبێ بە دوو سیاس ئەبێت بە دوو بەرژین کە خێزانەکە پارێزێ یەکەم ئەی پارێزێ لە هەموو گیر و گرفتەکان و توندوتیژی دووهەم بەردەوامی ئەیا بە ژیانی خێزان. ئەگەر خێزانێک ژن و پیاوێک بێتەوە هاوسەرگیری بکەن خێزان پێک بێنن کێشەمان هەبێت لە متمانەیان بێترە. کێشەکە هەندێک جار لە چی وەسەر هەڵەیە لە پێداویستیەکانی عەقڵی ئێمە. جەنابی قایمخان باسیەوەی کرد کە غائبوونی عەقڵە بۆ ئێمە توندوتیژی و ڕەفتار ممارەسەکەین. ئەیکەی ئێمە ئەتوانین عەقڵمانزاڵ بکەین بەسەر هەموو پێکێنەرەکانی کەسایەتی ترمانە ئەگەر لەناو خێزانە ئەگەر لەناو فەرمانگەکانە ئەگەر لەسەر جادەیە ئەگەر لەناو قوڕ و کۆمەڵە ئەگەر لەناو قوتابخانەکانە ئەگەر لەناو ئیدارەکانە ئەو ژینگە زانستی پێویستە بۆ عەقڵ دابین بکرێ یا فەرهەم بکرێن. ساڵی 2008 پێمانێت توندوتیژی دژی خێزان و ژنان بە تایبەتی کۆمەڵ باسی دیاکراوە ئیجراعاتی هەیە نووسینگەی بۆ دروستکراوە. ئەمە بابەتێکی گرنگە بەڕاستی پێم خۆشە هەر بەڕێزێک ئەتوانێت لەڵی خۆیەوە بە وردی بتوانێت چوونی بۆ من ئەگەر نەزانم مافەکەم چییە ناشتوانم پراکتیزی نەزانم مافەکەم چۆن نووسراوە چی وتراوە چۆن ئەتوانم بەدەستی بخەم ناتوانم پراکتیزی هەر بە حکمی ئەزمموی من لە دادگا ئێمە ڕۆژانەمانی کە دێنە محکەمە پرسیار لە ئێماکەن یەکەم پرسیارنەوەیەوە چۆن سکاڵاکەم بنووسم
ئەش هاوڵاتێک نزانێت چۆن سکاڵایەک بنووسێ ئەبێت چۆن بزانێت دیفاع لە خۆی بکات دواتر چۆن بزانێت خۆی بخاتە ناو موقفێکە وەکو پارێزەرێک مافەکانی بەدەست بێت